والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. خواهی گەنداوەتی ئەکەین ئەم دەموچاوانە و هەموو دەموچاوی موسڵمانان لە ئاگری دۆزەخ بە دوورکە بە بەهەشتی پانوبەرینیان شاد کرد. خۆشەویستان، گەنجە خۆشەویستەکان، ئەو کەسانی کە ئێستا هاتوون بۆ مزگەوت میوانی ماڵی خوای پەروەردگار بگەڕێنەوە بۆ لای خوای پەروەردگار، بەڕاستی بگەڕێنەوە. ئێستا وعد و پەیمانێکتان بە خوای گەورە داوە، وعد و پەیمانێکتان بە خوای گەورە داوە، ئەو وعد و پەیمانە مەشکێنن لە دوای مانگی ڕەمەزان، بەردەوام بنە سەری، پشتیوان بە خوای گەورە ئەو وعد و پەیمان و تەوبەی کە کردوتانە ئێستا لە دنیادا بەرەو بەهەشتی خوای پەروەردگار دەتان بات. بەڵام ئەگەر ئینسان پەنا بە خوای گەورە دوای مانگی ڕەمەزان ئەو تەوبەی شکان گەڕایەوە سەر گوناه و تاوان، هیچ زەمانێک نییە بۆ ئەو مرۆڤە کە چەندێک دەژی. ئێستا کاتێک کە تەماشای بەڕێستان دەکەم خوای گەورە تەمەنتان درێژکە، وەڵڵاهی پارەکە ئەم کاتە وتارم ئەدا چەندەها دەموچاوم دەبینی ئێستا لە ژێر خۆڵدان. خوا لێیان خۆش بێت، بە تەما بوون بژین لە گەنج و لە پیر. پێم خۆش بوو ئەم شەو بچینە خزمەتی گەنجێکی خراپەکار دوور لە خوا. کۆمەڵە گەنجێکە بوون لە زانکۆ دایان خوێنا، لە زانکۆیەک لە زانکۆکان گەنجێکیان تێدا بوو، لەم گەنجانە ناوی محەممەد بوو، ڕەحمەتی خوای لێبێت. ئەم گەنجە ئیشوکاری چی بوو؟ لە قسمی داخلی کاتێکە دەمانەوە یاخود لە هەر شوێنێکە کاتێک دەمانەوە کۆمەڵێ برادەر بوون، مۆسیقاژەن بوو، مۆسیقای بۆ هاوڕێکانی دەژەند، گۆرانی بۆیان دەوت، مەجلیسی خۆش دەکرد بۆیان بە گوناه و بە تاوان. بۆیە هاوڕێکانی هەمویان دەیانوت هەر مەجلیسێک محەممەدی تێدا نەبێ ئەو مەجلیسە مردووە، چونکە محەممەد مەجلیسەکانمان بۆ خۆش دەکات بە دەنگە خۆشەکەی، بە مۆسیقاکەی کە دەیژەنێت. بەڵێ ئەم گەنجە لەگەڵ کۆمەڵە گەنجێکی تێدا بەردەوام بن لەسەر گوناه و تاوان. ئەوەی کە خوا پێی خۆش بوو ئەوان نەیان دەکرد، نوێژی چی، عیبادەتی چی، گوناه و تاوان بەس. ڕۆژێک لە ڕۆژان برادێکی محەممەد دەڵێ هاتم بۆ زانکۆ بۆ دەوام. کاتێکە محەممەدم بینی ڕەحمەتی خوای لێبێ دەموچاوی گۆڕاوە، تەسەڕوفات و هەڵس و کەوتی گۆڕاوە لەگەڵماندا. ئەم محەممەدە ئەو محەممەدی پێشوو نییە، گۆڕانکاری بەسەر داهاتووە. پێم وت ئەی محەممەد بۆچی وات بەسەر هاتووە؟ چی کێشەیەکت هەیە؟ چ مشکیلەیەکت هەیە؟ بۆ دەموچاوت وەک جاران نەماوە؟ ئەوەی کە ئێمە بینیمانە لە تۆ دەموچاوت ئێستا گۆڕانکاری بەسەر هاتووە، هەڵس و کەوتت. ئەیش بەڕوویەکی خۆشەوە فەرمووی ئەی براکەم، ئەی برادەرەکەم، وەڵڵاهی من وازم لە دەست بەتاڵی هێنا و تەلاقمدا، وەڵڵاهی من گەڕامەوەتەوە بۆ لای خوای پەروەردگار، جارێتر من نابینی لە مەجلیسەکانی خۆتانە. گەڕانەوەی ڕاستەقینە بۆ لای خوا زۆر گرنگە. ئێمەش کە ئێستا زۆربەمان تۆبەمان کردووە، میوانی مانگی ڕەمەزانین، میوانی ماڵی خوای پەروەردگارین، دوای مانگی ڕەمەزان با بەردەوام بین لەسەر تۆبەکردنەکانمان، لەوانەیە ئەمە کۆتا ڕەمەزانی ئێمە بێت بۆ هەندێکمان، بێگومانیش لەوە، هیچ گومانێکی تێدا نییە، بۆ هەندێکمان کۆتا ڕەمەزانە. بەڵام ئێستش کەسانێک هەیە بەخوا ناگەن بە جەژن، بە دڵنیاییەوە بەخوا جەژن نابینن. ئەگەر جەژنی ڕەمەزانیش ببینن بەخوا قوربان نابینن. گەنجەکە گوێ لەم قسانە بوو، محەممەد دەڵێت تۆبەم کرد و گەڕامەوە بۆ لای خوای پەروەردگار. وتی نابێت، ئەم شەو فڵان هونەرمەند لە فڵان شوێن لەگەڵ یادا ئەنیشین، ئەبێت تۆش ئامادەبی. ئەم شەو شەوێکی خۆشمان هەیە،
وەکو ئەمڕۆ پێ دەڵێن گەعدەمانەیە دانیشتنمان هەیە گۆرانی مۆسیقا بە حساب پێی دەڵێت جەوێکی خۆش بۆ خۆمان دروست دەکەین لە کاتێکا جەوێکی شەیطانیە ئەبێت تۆش میوانمان بی بۆی ئەو کەسە بە ناوبانگە کە پێت ئەڵێم لەگەڵ یا تۆش لەگەڵ یا بیت تۆش لەگەڵ مۆسیقا بژەنی ئەو مەجلیسە خۆشتر کەی محەممەدیش ڕەحمەتی خۆی پەروەردگاری لەبێ وتی براکەم داوات لێ ئەەکەم عزرم بۆ دابنێ داوا دەکەم داوای لێبوردن لە تۆ دەکەم من قەتعم کردووە بڕیارم داوە بڕیاری کۆتاییم داوە واللهی جارێتر لە ئەو مەجلیسانەدا نانیشم واللهی هەر مەجلیسێک مەجلیسی گۆرانی و مۆسیقا و گەعدە و نازانم چی بێ بێفەرمانی خۆی تیا بکرێ و مەجلیسی شەیطان بێ وعدم بەخوا داوە تۆبەی ڕاستەقینەم کردووە جارێکتی تادا نەنیشم بەڵێ با ئێمەش وعد بەخوا بدەین دوای مانگی ڕەمەزانیش دەم و چاوەکانمان لە مزگەوتا ببینێ ئێستا لێم تێگەشتی براکەم محەممەد وتی لێم تێگەشتی من وازم لەو مەجلیسانە هێناوە دووسێ ڕۆژە تۆبەی کردووە دووسێ ڕۆژە تازە گەڕاوەتەوە بە لای خوا دڵخۆشە ئیمانەکەی بەهێزە چونکە بەڕاستی گەڕاوەتەوە بۆ لای خوا خۆشەویستی خوا و ترسی خوا لە دڵی هەیە زۆر دڵخۆشە گەنجەکە زۆر بێتاقەت بوو خەفەتی خوارد هەر محەممەدمانە بۆ ئەویشمان لە دەست چوو گەڕایەوە بۆ لای خوا و تۆبەی کرد محەممەد ڕەحمەتی خوا لێبێ بە برادەرەکەی خۆی کە لە زانکۆیە بەیەکەوە وتی براکەم گوێم بگرە برادەرەکەم چەندێ لە عمری تۆ ماوە چەندێ عمرت ماوە تۆ ئێستا حالێن گەنجی تازە پێگەی قووەتێکت هەیە هێزێکت هەیە باشە ئەم گەنجەی خۆت ئەم قووەت و هێزەی خۆت باشە هەتا کەی بۆ خوا سەرفی ناکەی بۆچی لەناو گوناه و تاواندا غەرق بوویتە نقم بوویتە براکەم پێت ئەڵێم بگەڕێرە بۆ لای خوا ئەم عمرەی خۆت بۆ گوناه و تاوان سەرف مەکە بگەڕێرە بۆ لای خوای پەروەردگار نەسیحەت و ئامۆژگاری دەکەم هەتاکەی براکەم نوێژ ناکەی هەتاکەی عیبادەتت نییە بۆ خوا هەتاکەی ناگەڕێیتەوە بۆ لای خوا مانگی ڕەمەزان دەگۆڕێ دەبێتە مانگێکی تر بەڵام عیبادەتەکان گۆڕانکاریان بەسەرا نایە نوێژەکان هەر عیبادەت لەسەرە فەرزە مانگەکە دەگۆڕێ بەڵام عیبادەتەکان لە شوێنی خۆیدا دەمێنێتەوە دەبێت نوێژ بکەی دەبێت ڕووکەیتە خوا دەبێت بێ بۆ مزگەوت جومعە بکەی جەماعەت بکەی دەبێت کەسێکی ڕوو لە خوا بیت ئەگەر تۆبەی ڕاستەقینەت کردووە تۆبەی یەک مانگی مەکە تۆبەی دوانزە مانگی و هەتا مردن بکە وتی گەنجەکە براکەم کوا پەروەردگار تۆ نوێژی بۆ دەکەی کوا عیبادەتت ئەی باشە تۆ نازانی ئەمڕۆ یا بەیانی دەمریت ئەمڕۆ یا بەیانی دەمریت ئەو هەموو گەنجە جوانە دەبینی لە تۆڕە کۆمەڵایەتیەکان یەک خەتی ڕەشی لێ دراوە لە پیاوان و لە ئافرەتان بە تەمای ژیان بوون بەڵام خۆڵ گەنجێتی و جوانی ئەوانی داپۆشی بە تەما بوون بژین بە تەما بوون بۆ خۆیان بە پیری بمرن بەڵام بە گەنجێتی خۆڵ دایانی پۆشی قەبر دایانی پۆشی خوالیان خۆش بێ بۆیە مەڵێ گەنجم ئەمڕۆ لەوانەیە فرسەتێکی کەمت ما بێ ئەمڕۆ یا بەیانی دەمریت بە گەنجێتی خۆت شانازی مەکە چونکە لەوانەیە مەلەکول مەوت سەلامی خوای لەسەر بێ لە دەرگای تۆ بێت نزیکی تۆ بێت بۆیە ئەگات لە خۆت بێ برای بەڕێزم هەتاکەی لە گوناه و لە تاوانە خۆت نقم دەکەی باشە ناترسی ئەمڕۆ کۆتا ڕۆژی تۆ بێ و کاتێککە خۆر ئاوا بێ تەمەنی تۆش ئاوا بێ خۆ ئەگەر کەسێک لە ئێمە لە شەودا بمرێ خوای گەورە ئاخرمان بەخێر بگەڕێ ئەگەر لە شەودا بمرێ ئەو ڕۆژەی کە خۆر ئاوا بوو کۆتا ڕۆژی ئێمەیە تەواو کاتی بەیانی دەکرێتەوە ئێمە مردوین خۆ ئەگەر لە ڕۆژا بمرین ئەو شەوەی کە تێیدا دەخەوین کۆتا شەوی ئێمەیە چونکە ڕۆژەکەی نابینین یاخود بە پێچەوانەوە شەوەکەی نابینین کەواتە ئەگەدار بە ڕۆژێک دێت لەم دنیاەدا
آخر ڕۆژی تۆ یا آخر شەوی تۆ دەبێت خۆری تەمەنی تۆ ئاوا دەبێت تەواو جارتر ئەو جێگای کە هەموو ڕۆژی تێدا دەخەوتی جارتردا ناخرێتەوە تەواو جێگاکەت بۆ یەکجاری هەڵدەگیرێ شوێنەکەت چۆڵ دەبێت یادەوەرێک بۆ کە سوکاری خۆت جێ دەهێڵی ئەمە شوێنی فڵان کەسە کە شەوان تێدا دەخەوت بەڵام بەخوا جارەتی تێدا ناخەویتەوە تەواو هەتاکەی تۆ بە ناکەی گۆڕستانەکان ئەوەندە گەنجی تێدایە ڕبعێکەوەیە خەڵکی بە تەمەنی تێدا نییە کەم کەسێ ئەگا بە پیری و بە تەمەنی پیری زۆربەی لە گەنجیا دەمرێ و کۆتایی بە ژیانی دێت بەڵێ ئەم گەنجە نەسیحەت و ئامۆژگاری براکەی خۆی دەکات گەنجەکەم برادەرەکەم بگەڕێرە بۆ لای خوا تۆ بۆ بکە هەتاکەی واز لە گوناه و تاوان ناهێنی من بڕیاری کۆتاییمدا جارێکی تر تەداخل و شوێنی ئەو شوێنانە ناکەم بە هیچ جۆرێک تەداخلی ناکەم ئەو گەنجە دەڵێ محەممەد ڕەحمەتی خوا لەبێ کۆمەڵی ئامۆژگاری زۆری کردم لە یەک جیابووینەوە ئەو ڕۆژێک کە ئامۆژگاری منی کرد ڕۆژێک پێش ڕەمەزان بوو بۆ بەیانی مانگی ڕەمەزان بوو واتە ڕۆژێک پێش مانگی ڕەمەزان ئامۆژگاری خێری کردم کە بگەڕێمەوە بۆ لای خوای پەروەردگار بەڵێ بەیانی مانگی ڕەمەزان بوو یەکەم ڕۆژی مانگی ڕەمەزان بوو لە ڕۆژی دووەمدا بەڵێ دەفەرمێت ئەو ڕۆژە ئامۆژگاری ئەم پیاوەی کرد بۆ بەیانیەکەی یەکەم ڕۆژی مانگی ڕەمەزان بوو جومعە بوو ئەمیش شەمە چوو بۆ زانکۆ بەڵێ دەفەرمێت ڕۆشتم تەماشام کرد لە ڕۆژی شەمەدا گەنجێک وە چەند گەنجێکم بینی دەموچاویان تێک چوو خەمبار بوون بێتاقەت بوون وتم باشە بۆ دەموچاوتان وا بێتاقەت بووە بۆ وا خەمبارن بە کزی دانیشتونە وتیان نەزانی چی ڕووی داوە وتمان نەوەڵە وتیان محەممەد دوێنێ محەممەدی برادرمان دوێنێ ڕۆشت بۆ نوێژی جومعە بە زمانی بە ڕۆژوەوە ڕۆشت بۆ نوێژی جومعە یەکەم ڕۆژی مانگی ڕەمەزان لە نوێژی جومعە دەرچوو سەیارەیەک لێیدا و وەفاتی کرد سەیارەیەک لێیدا یەکسەر دەست بەجێ وەفاتی کرد لە ڕۆژی جومعەدا لە دوای دەرچوونی لە نوێژی جومعە بە زمانی بە ڕۆژوە وەفاتی کرد ڕەحمەتی خوای لێ بێت سبحان الله لەم کۆتایی خێرە خوای گەورە ئاخرمان بەخێر بگەڕێ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەفەرمێت هەر کەسێک بە زمانی بە ڕۆژۆوە بمرێت خوای گەورە دەیخاتە بەهەشتەوە و پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەفەرمێ هەر کەسێ بێ بۆ مزگەوت بۆ نوێژی جەماعەتیش نەک جومعە ئەوە جومعە گەورەتر خوای گەورە زەمانی کردووە ئەفەرمێت ئەو کەسێک کە دێ بۆ مزگەوت بۆ نوێژی جومعە و جەماعەتیش بە هەمان شێوە لە ڕێگادا کاتێک کە دێ بۆ مزگەوت هەتا دەشگەڕێتەوە هەتا دەگاتە ماڵیش لەو ڕێگایدا بمرێ خوا دەیخاتە باشتر پیرۆزی بێ کاکە محەممەد گیان تۆبەی کرد گەڕایەوە بۆ لای خوا تۆبەی کرد ڕاستەقینە بە زمانی بە ڕۆژۆوە لە ڕێگای مزگەوتا گیانی پاکی سپار دەی تۆش تۆبەت کردو تۆبەی کرد ڕاستەقینە بکە بگەڕێرە بۆ لای خوا ئەمڕۆ تۆبەکەت بەرە سەر دوای مانگی ڕەمەزان مەیشکێنە لەوانەیە ئەمڕۆ بەیانی کۆتایی من و تۆ بێت بە دڵنیاییەوە کۆتایی من و تۆیە هەر کاتێک دەزانی کارەساتێک ڕۆدا خۆمان و کەس و کارمان وردەوە دەگشتی دەمرێت جا دەڵێم خۆشەویستان ئاگاتان لە تۆبەکردنتان بێت ئەو گەنجانی کە ئێستا گەڕاونەتەوە ڕوو بکەنە خوا لە جیاتی ئەوەی کە خەریکی خۆشەویستیت خەریکی دینداری بە لە جیاتی ئەوەی خەریکی گوناه و تاوانی خەریکی دینداری بە ئێستا ئێمە مانگی ڕەمەزانە دوای تەراویحەکە خەڵکانێکی زۆرێ دەچن بخۆیان لە ناو حەدیقەکان و ناو دوکانەکانە خەریکی دۆمینە شەقەی دۆمینەیان دێ چی تۆبەی کردووە مانگی ڕەمەزان تۆ وەکو عورف و عادەتێک کردوتە باوکم بە ڕۆژوو بووە منیش بە ڕۆژوو دەبم باپیرەم بە ڕۆژوو بووە منیش بە ڕۆژوو دەبم نا برا ئەم پەیوەندی بە باپیرە باوکەوە نی ئەمە دینی خوایە ئەمە فەرزە ئەمە عیبادەتێکە تۆبەت کردووە بەڕاستی تۆبە بکە بە شەو دوور لە خوا هەتا ئێوارە
بە ڕۆژوو بیتە بەڵام شەوەکەی بە یاریکردن و بە دۆمینە و بە بلیار و نازانم بە چی و چی بلیار دۆشتانەوە بە کۆمەڵێشتەوە لە کافتریاکان و لە چایخانەکان و لە حەدیقەکانە کەوتونە دەبرا شەوەکانی خەریک قورئان بە عیبادەتی خوا بکە بگەڕێرە بۆ لای خوا تەمەنی من و تۆ سیقەی نییە چەند کەس مابینی شەو خەوت دانی هەڵەسە ڕۆژی کردەوە شەوی نەکردەوە بگەڕێنەوە بە لای خوا تۆبە بکەن وەکو ئەم پیاوە بە ڕێزە ڕەحمەتی خوا لێ بەڕاستی تۆبەی کرد خوای گەورە ئاخری بەخێر گێڕا واللهی لەگەڵ خوادا ڕاست بکەین خوای گەورە ئاخرمان بەخێر دەگێڕێ ئەم گەنجە خۆشەویستە ڕەحمەتی خوا لێ بێ چەند ڕۆژێکی کەمە گەڕاوەتەوە بۆ لای خوا باوەڕان گەشتێتە هەفتەیە بەڵام خوای پەروەردگار باشترین مردنی بەنسیب کرد بە زمانی بە ڕۆژۆ لە ڕێگای جومعە و جەماعەتە و بە تۆبەیەکی ڕاستەقینە وفاتی کرد و دڵنیام ئینشاءالله ئەو کەسەی بەڕاستی بگەڕێتەوە بۆ لای خوا خوای گەورە دنیا و قیامەت سەربەرزی دەکات داواکەم لە خوای گەورە میهرەبان ئاخرمان بەخێر بگێڕێ خوای گیان تۆبەمان لێ قبوڵ کەی هیدایەتی گەنجەکانمان بدەی خوای گیان وامان لێ بکەی دوای مانگی ڕەمەزانیش بتوانین بەردەوام بینە سەر عیبادەت و خواپەرستی خوای گیان ئەم دەم و چاوە جوانانە لە ئاگری دۆزەخ بەدوور کە بە بەهەشتی پانوبەرین شادیان کە خوای گیان ئەم دەم و چاوانە داوات لێ ئەەکەم لەو کەسانیان بگێڕی و ئەو کەسانی تریش کە مسلمانان گویانە دەنگمانە وانش کە گویانە دەنگمان نییە خوایان لەو کەسانەمان بگێڕی کە لە ڕۆژی قیامەتە بە چاوی خۆمان تەماشای ذاتی ئەڵڵا بکەین خوای لە بینینی خۆت بێ بەشمان نەکەی خوای لە بینینی خۆت بێ بەشمان نەکەی خوایان لە بینینی خۆت بێ بەشمان نەکەی کە خۆشترین ناز و نیعمەتە لە بەهەشتە خوای بە نسیبمان نکەی خوای بەهەشتمان بە نسیب بکەی آخرمان بخير بگێڕی شەوێک ڕۆژێک بمامرێنی خۆت لێمان ڕازی بی آمین 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 وصلى الله على محمد وآله وصحبه أجمعين